لەگەڵ بەڕێز دکتۆر حەمید کیفایی توێژەری سیاسی لە لەندەن. دکتۆر ساڵتان لێ بێتۆم کاتتان باش با هەر لە نامەکەی لە قسەکانی مارک ساڤایەوە دەست پێ بکەین سەبارەت بە دۆخی عێراق. ئەمەی مارک ساڤایە لە عێراقتا باسی کات و لەگەڵ عێراقەڵێ ئەگەر پابەندە بن بە پاراستنی سەروەری و هەندێک پرسی دیکە ئەوە داهاتوویشی باشتان ئەبێت بە پێچەوانەوە داهاتوویشی خراپ چاوەڕێتان ئەکات. ئەمە وەکو هەڕەشەیەکە بۆی عێراق یان تەنها هۆشداریەکە بۆی عێراق؟ بەڵێ سڵاو لە ئێوە و بینەرانتان. بابەتەکە زۆر مەترسیدارە و دەبواە عێراق یاری بە ئاگر نەکات. بەرژەوەندی گەلی عێراق، بەرژەوەندی دەوڵەتی عێراق دەبێت لە پێشی نەبێت، نابێت ڕێگە بدرێت ئەم جۆرە پێشێلکاریە لەسەر پارەی گشتی دروست بێ، یاخود بە قاچاغبرنی نەوت یان ئاسانکردنی پارەسپیکردنەوە ڕێگەی پێ بدرێت. ئەمانە ڕێکارن و پرۆسەیەکن پێشێلکردنی یاسای نێودەوڵەتین و یاسا نیشتیمانیەکانی عێراقیش پێشێل دەکەن و دەبواە دەوڵەتی عێراق ڕشت بە جددی بە و ڕێگە خۆشکەر نەبە یاخود ئاسانکاری بۆ کارانەی نەکرد بە و دەبێ هۆشداریەکانی ئەمریکا بە جددی وەربگیرێت و نابێ ئەمریکا بگاتە ئاستێک ناچار بکرێ ئەم جۆرە هۆشداریانە بدات. عێراق دەوڵەتێکە کە دەوڵەتێکی دیموکراسیە و وایە پابندە بە یاسای نێودەوڵەتی و هاوپەیمانی ئەمریکا و نەدەبوو یاسای نێودەوڵەتی پێشێل بکات یاخود ڕاستپاردەکان و ڕێنماییەکان پێشێل بکات و ئەمریکا سزای بدات وەکەوەی ئێران سزا دەدات. ئەمە لە سەرەتاوە نەدەبووە ڕووبدا، بەڵام ئێستا ئەمریکاش کە عێراقی هۆشداری داوە، عێراق دەبێ لەمە دووە پابند بێت، بڕژدەوە پابند بێت. هەموو لایەنانەی کە یاسا پێشێل دەکەن پارەسپی دەکەنەوە یاخود نەوت بە قاچاق دەبن و لەگەڵ نەوتی ئێران تێکەڵی دەکەن بۆی نەوتی ئێران لە بازارە جیهانیەکان بفرۆشن. ئەمانە هەمووی کاری مەترسیدار و یاریکردن باگر. بەڵێ دکتۆر، عێراق بۆ ناتوانێت ئەم پرسی سپیکردنەوەی پارە چارەسەر بکات؟ عێراق دەتوانێت ئەو کارە بکە. بانکی ناوەندی دەبێ وەک دەسەڵاتی دارایی بێ کە چاودێری بانکەکان و کاری بانکەکان دەکات. بەڵام تا ئێستا وا دیارە ئاسانکاری دەکرێت یاخود کارامەیی نییە. ئەو کاسانەی کە ناتوانن کاری خۆیان ئەرکەکانی خۆیان بەجێ بگەێنن دەبێت دوور بخرێنەوە، دەربکرێنەوە. حکوومەت یاسا جێبەجێ بکە بچکە بابەتەکە هەستیارە چارەنووسی عێراقا، مە چارەنووسی پارەی عێراقا و ئایندەی عێراقا، چونکە ئەگەر سزا بەسەر عێراق بسەپێنرێت ئەو کاتە سەختە ئەو سزایانە لەسەری هەڵبگیرێت. بەڵام ئەگەر لایەنی ناکارەمە لە بانکە عێراقیەکان کار بکەن و لە دامەزراوە عێراقیەکان کار بکەن، یان ئەو کەسانە لەوانەیە تێوەگلابن لەگەڵ دەوڵەتێکی دیکە یان لەگەڵ ئەوانەی کاری قاچاق دەکەن کە پارەی عێراق بە قاچاق دەبن و دۆلار بە قاچاق دەبن بۆ لایەنی قبول نەکرا و لەسەر ئاستی نێودەوڵەتی و لەسەر ئاستی ئەمریکاش قبول کراونی. ئەمە بابەتێکی مەترسیدارە. عێراق دەبێ ئاگادار بێت و حکوومەتی عێراق ئەو هۆشداریانەی ئەمریکا بە چاو بگرێت و بە جددیەوە سەیری بکە بەر لەوەی کاتەکە درەنگ بێ. کەوایە لاوازی دەوڵەتی عێراق ئێسام دۆخی لە بەردەمی عێراقە کە ناتوانێت سپیکردنەوەی پارە چارەسەر بکات، ناتوانێت پرسی گروپە چەکدارەکان چارەسەر بکات و هەموو ئەمانەش لەلایەن ئەمریکاوە هەڕەشەن لەسەری عێراق. نعم هناك ضعف لاوازی هەیە لە دامەزراوەکانی عێراق و تێوەگلانیش هەیە. نابێت بابەتەکان بەو شێوەیە سیر بکەین وەک ئەوەیە تەنیا ناکارەمەیی هەیە. نەخێر تێوەگلانیش هەیە دەستی تێکەڵە لەگەڵەمە و سوودمەندە لە بە قاچاغبردنی پارە و نەوت و سپیکردنەوەی پارە. کەسانێکان بازرگانن بەرپرسن سوود مندن لەم کردەوانە. ئەو کەسانە دەبێ حکوومەت بیان دۆزێتەوە هەڕەشیان لێ بکە
و ڕێگری لە پێشلکاریانە بکات ئەمانە بابەتی مەترسیدارن پەیوەستن بە چارەنووسی عێراق و ئایندەی عێراق و دەبێ بەرژەوەندی گەلی عێراق بەرژەوەندی دەوڵەتی عێراق لە سەروی هەمووی بابەتەکان بێ کەسانێکن لەوانەیە هاوسۆز من لەگەڵ دەوڵەتێکیان لایەنێک لەگەڵ هزرێک یان هزرێکی دیکە بەڵام بەرژەوەندی دەوڵەت بەرژەوەندی گەلی عێراق کە ماوەیەکی زۆر لە نەهامەتی ئابلۆقە و سزا و نەبوونی کارامەی و گەندەڵیدا بوو ئەم بابەتانە دەبێت لەمە و دوا کۆتاییان پێبێت ڕاست نییە گەڵ لەگەڵمان بەردەوام بێ دوای ئەوەی 23 ساڵ لە گۆڕانکاری تێدەپەڕێت ئەمە بابەتێکە بە تەواوی قبول نەکراوە و ئەمریکا و وڵاتانی دیکەش چاودێری دەکەن ئیدارەی ئێستای ئەمریکا وەکو ئیدارەکانی ڕابردوو نیە ئیدارەیەکی ڕژدا و نێردەیەکی نێودەوڵەتی ئەمریکیە بۆ عێراق ئەو کەسە خۆشی عێراقیە بەڕەسەڵک و باش دەزانێت چی ڕوودەدات بۆیە دەبێت کاری لەگەڵ بکرێت بۆ ئەوەی بزانن ئەو کەسانە کێن کە کەمتەر خەمن و کێن ئەو کەسانەی تێوەگلاون بۆ ئەوەی سزا بدرێن چونکە ئەم بابەتانە مەترسیدارن نابێ ئاسانکاری لەگەڵ بکرێت بەڵێ ئێستا نێردەی سەرۆکی ئەمریکا ئاڵێت عێراق دەرفەتێکی ناوازەی لە بەردەمە بتوانێت کۆنتترۆلی گروپە چەکدارەکان بکات و سەروەری خۆی بپارێزێت ئەوە داهاتوێکی ڕوونی هەیە بەڵام ئەگەر ناتوانێت ئەمانە بکات ئەوە ناتوانێت سەرکەوتوو بێت کەوایە عێراقە بێت چی بکات بۆ ئەوەی سەرکەوتوو بێت و بۆ بۆچوونیەوە لە دروستکردنی حکوومەتی تازایە عێراق ئەتوانێت عێراقێکی بەهێز دەوڵەتێکی بەهێز و خاوەن سەروەری بێت دەوڵەتی عێراق دەتوانێت بڕیارێک دەربکات سەرۆک وەزیرانی عێراق دەتوانێت بڕیار بدات ئەو فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانە دەتوانێت بڕیار دەربکات بە تێکەڵکردنی حەشدی شعبی و گروپە چەکدارەکان تێکەڵ بکرێن بە سوپا و هەروە فەرماندەکانیان دوور بخرێنەوە کە سەر بە وڵاتی دیکەن ئەمە بابەتێکە دەبێت ڕووبدا پێشتر دەبواە بکرێت ڕاست نییە گروپی چەکداری لە دەرەوەی یاسا و سەر بە دەوڵەتێکی دیکە بمێنێت ئەمە بە تەواوی قبول نەکراوە لە نێودەوڵەتی لە وڵاتانی عەرەبی و ناوچەکەش و لە عێراقیش قبول نەکراوە ئەم گروپە چەکدارانە هێرش دەکەنە سەر فڕۆکەخانەکان هێرش دەکەنە سەر هەرێمی کوردستان سەردامەزراوەکانی عێراق بیانی دەرفێنن عێراقی دەرفێنن ئەمانە کەسانێکن لە تیرۆرەکانیان سنووریان بەزاندووە لە کارەکانیان سنووریان بەزاندووە دەبێت کۆتایی بێت کات لە بەرژەوەندی عێراق نییە لە بەرژەوەندی حکوومەتی عێراقیش نییە دەبێ ئەو کارە بکە ئێستا دەست پێ بکە چەکی ئەو گروپانە داماڵێت چەک داماڵینی و گروپانە دەست پێ بکات ئەوانەی کە باشن تێکەڵ بکرێن بە هێزە ئەمنیەکان و سوپا ئەو کەسانی کە پێشلکاریان کردووە سنووریان لەسەر هاوڵاتیانی عێراق و یاساکانی عێراق بەزاندووە دەبێت سزا بدرێت دکتۆر کە باس دێتە سەر سەرۆک وەزیرانی داهاتووی عێراق دەڵێن زۆربیان وا دەڵێن کە گوایە دەبێت کەسێک بێت هەم لە ئێران نزیک بێ هەم لە ئەمریکا نزیک بێت بەڵام پێتان وان نییە بێ کەسێک بێت لەگەڵ بەرژەوەندیەکانی عێراق نزیک بێ لەگەڵ گەلی عێراق نزیک بێ پێویست ناکات نە لە ئەمریکا نە لە ئێران نزیک بێ لەو بڕواایەدا سەرۆک وەزیرانی عێراق پێویستە تەنیا سەر بە عێراق بێت و بەرژەوەندی عێراق لە سەروی هەموو شتێکەوە دابنێت بەڵام ئەگەر هاوسەنگی لە نێوان وڵاتانی دیکە بکە ئەمە ڕاست نییە هاوسەنگی بوونی نییە ڕێککەوتن هەیە لە نێوان عێراق و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەمریکا سپۆنسەری پرۆسی سیاسی عێراق دەکات ئەمریکا خۆی سیستەمی نوێی عێراقی دامەزراندووە ڕژێمی پێشووی ڕووخات هاوسەنگی بوونی نییە دەبێت عێراق ئاشتەوایی لەگەڵ خۆی بکات و لەگەڵ کۆمەڵگەی نێودەوڵەتی بگونجێت و لەگەڵ ئەمریکا هاوپەیمان بێت چونکە تاکە دەوڵەتی زلهێز کە دەتوانێت سیستەمی عێراق بپارێزێت و یارمەتی عێراق بدات لە هەموو بوارەکان بواری ئابووری دارایی و دیپلۆماسی
و سەربازیش يكون العراق محايدا غير بۆیە عێراق بێلایەن بێت ئەمە ڕاستنیە هیچ دەوڵەتێک لە جیان بێلایەن نییە بەرژەوەندی دەوڵەت سەر و هەموو شتێکە بنچینەیە بەرژەوەندی گەلی عێراق پێش هەموو شتێکە سەرک وەزیرانش دەبێت بەم شێوەیە کار بکات دەبێت توند بێت نابێ کار دوا بخات چونکە کار لە بەرژەوەندی ئەودانێ لە بەرژەوەندی دەوڵەتی عێراق نیە ئەگەر سزا بەسەر عێراق بسەپێنرێت چەندین ساڵ یاخود چەندەیان ساڵ دەمێنێت و ئەمەش لە خزمەتی خەڵکی عێراق نییە کە هەردوو تاڵی لە حکوومەتەکانی ڕابردوو چەشتووە و کە لێستاش کە بەرامبەر بە گروپە ئیرهابیەکان تیرۆریستیەکان لێبوردن. ڕێز دکتۆر حەمید کفایی توێژەری سیاسی لە لەندەن سپاس بۆ بەشداریتان.